بۆیە خۆشەویستەکانم هەستکردن بە ئازار نیعمەتێکی گەورەیە بۆیە خوای گەورە لە هەموو پنتێکی ئینسانە تەنانەت لە قژیشدا ئازاری بۆ دروست کردووی. بسم الله الرحمن الرحيم. الحمد لله والصلاة والسلام على رسول الله وعلى آله وصحبه ومن والاه. ئایزان و خۆشەویستان باسی هەستەوەری ئازارەکەین. ئەو هەستەوەرەی کە میوانێکی چارە قورسە کەس حەزی پێی نییە و حەز ناکەین نەبێتە ماڵەکانمان نەبێتە لاشەکانمان و خۆمانی لێ بە دوورە گرین ڕقمان لێیەتی و ئەزانین ئەمە نقمەتێکە و بەڵایەکە ئینسان خۆش بوو ئەگەر ئازاری نەبوایە بە ئیسراحەت و بە ئاسوودەی ئەژیا لە دنیای هیچ کێشەیەکی نەبوو. ئازار چییە؟ ئازار بریتیە لەو هەستە ناخۆشەی کە ئینسان هەستی پێکە جا یا لە ڕووی جەستەییەوە بێ یا لە ڕووی دەرونیەوە بێ و ئیزعاجەکە. ئەمە بەپێی پێناسە. بۆیەش ناوی نەخۆش لە ناخۆشەوە هاتووە. واتە تۆ هەستێکی ناخۆش بۆ دروستە بێ و بێتاقەت دەکات ئینسانیش حەزی لێ نییە کە بێتاقەت بێت چووکەوە ئەزانێت ئەبێ ژیانی هەمووی ئاسوودە بێ و هەمووی خۆشی بێ و هەمووی قەرسیل بێت و هەمووی سەوزایی بێ و هەمووی ڕەنگاو ڕەنگ بێت و هەمووی چێژ بێ و چێژ لە هەستەوەرەکانی تر بکە. بەڵام کە ئازار دێ هەموو هەستەوەرەکانی تر هەموو خۆشی هەستەوەرەکانی تر ئەوەستێنێ ئەلێت خوا لێم گەڕە جارێ ئازارم هەیە بێتاقەتم نانم پێ ناخورێ هەرچی تامە لە دەم ماتاڵە بۆنی هیچ ناکەم چاوم هیچ نابینێ سرم جێژەخوا ئەو دەنگە لابن لە دەورم حەزی لە هیچ شتێک نییە کە ئینسان ئازاری هەبوو دنیای لەبەر چاو ڕەشە بێ. بەڵام با بزانین ئەم ئازارە بۆ خۆی ئەوە شتێکی نەخوازراوە کە ئێمە ئەم نەڵقمان لەیەتی یاخود ئازار ئەبێ هەبێ بۆ ئەوەی کە ئینسان تامی ژیان بزانێ ئەبێ ئازار هەبێ و ئینسان چابێتەوە دواتر بۆ ئەوەی کە بزانێ بێ ئازاری چەند خۆشە. خۆشەویستان ئەسڵ لە ئینسانەوەیە کە ئازاری هەبێ. بەڵام بۆچی ئازارمان نییە؟ ئەگەر ئینسان ئازاری هەبوایە ئەوکو چۆن هەستەوەرەکانی تر کە دەست ئەدەی لە شتێک 5 ملیۆن هەستەوەر بەس لە پێستا هەیە 3 ملیۆن هەستەوەریش بەسی ئازار هەیە. بەس کە بۆ دەستدا ئەنین یان بەر شتێکە کەوین یان بەردەوام جلمان لەبەرایە هەست بە ئازار ناکەین بەس هەست بە شتەکانی دەوروبرمانەکەین وەکو هەستی ئاگابوون. ئەگەر هەستمان بەو شێوەش بە ئازار بکردایە ژیان هەمووی تاڵە بوو ئینسانە بواە بە ڕوت و قوتی بگەڕایە هەواشی بەرکەوتای ئازارێ بوو. بەڵام خوای گەورە ڕەحمەتەن بە ئینسان وای دروست کردووە ئەم ملیۆنەها هەستەوەری بێدەنگ کردویت هیچی ناجوڵێ مەگەر کاتی ئازارە پێ بگا. بۆچی؟ بۆی کە بەهۆشە بێنێتەوە بڵێ ئەگەر لە خۆ بێ نەکەیت ئەوە چیە بەدەستا نەکەی دەستبەری بۆ ئەو ئاگرە نەکەیت دەستخەیتە بینی ئەو دوو دەرگایەوە نەکەیت شتێکی ئازار بەخش. ئەگەر ئینسان ئازاری نەبوایە چی لێ هاو؟ ئەگەر ئینسان ئازاری نەبوایە یەک کەس لە 1 ملیۆن ئینسان ئازاریان نییە. کە داقیکردنەوە لەسەر ئەمانە کرد کە سەیرا کە لەمان لە هیچ ناترسن. خەڵکانێکی زۆر چاوقایی من مجازیف لە هەموو شوێنێکەوە خۆیان هەڵەیەن خۆیان تاقیەکەنەوە چەقۆ لەسەر خۆیان بەکارێنن دەرزی لەسەر خۆیان بەکارێ بن هیچ کاریگەری لەسەریان نییە. دوای وای لێ هاو ئەمانە هەر هەمووی یا بە مردن کۆتایی هاو یان بە معەوەقی و بە کەم ئەندامی. بۆ چکە ئینسان ئەگەر ئازاری نەبوو حەزەریش ناکە لە هیچ ناترسێ باکی لە هیچ نییە. وەکو کەسێک وایە کە بەنج کرابێ گەر ئینسان بەنج کرا چەقۆی لێ دەیت هەڵێ دڕیت ئەم دیودیوەکەی پاچەی لێەکەیتەوە کێشەیەکی نییە چکە بەنجە. بۆیە ئینسان ئەگەر ئازاری هەبوو هەستەکە بەنج نییە هەستەکە لە ژیانایە هەستەکان مردوو نییە چونکە مردوو ئازاری نییە. کەتە ئینسان ئازاری هەبوو ئەمە علامەتی ژیانە نەک علامەتی ناخۆشی و نەخۆشیە. کە ئازارت هەبوو بزانە ئەمە ڕەحمەتێکە خوای گەورە پێی بەخشیویت. ئەو کەسانی کە تووشی لیپرۆسیە بن واتە جوتام واتە خۆمان پێڵین
گولی ئەو کەسانی کە گولە بن ئەو ئەندامەی کە تەسیری تێئەکرێت چییە؟ دەمارەکەیە دەماری هەستەوەر نامێنێ ئەبینین دەستیان کۆڵە بێ وردە پەنجەکانیان نەخورێ هیچی پێوە نامێنێ قاچی داناوە لەسەر شوێنێک وەختێک گەزانی قاچی سوتاوە و ئەبێ بیبڕیتەوە ئەگای لە خۆی نییە ئەو کەسەی کە نەخۆشی شەکری هەیە بۆیە ئەو کەسەی کە شەکری هەیە ئێمە ئەڵین قاچی تەلاق دراوە بۆ لەبەرەوەی کە هەم چاوی لێ نییە چاویشی زەعیفە بێ لەگەڵ شەکرەکەی و لەگەڵ تەمەنە هەستیش بە ئازاری قاچی ناکە وەختێ بەخۆی ئەزانە کە سێرەکە قاچی گانگرینە ئەڵێن وەڵا قوربانە بێ ئەلێرە قاچە بۆ ببڕینەوە بۆ چونکە هەستەکەی لە دەست داوە زۆر جارە چێتە دەرەوە بە پێی پەتی یاخود زۆر جار بە نەعلەکانەوە چێتە ناوجێەوە هەست بۆ ناکا کە ئەمە شتێکی لە پیان لە پیانیە لەبەرەوە ئەگەر دەرکێ بچێ بە قاچیە دەرکەکە زۆر جار لی گەورە بێت و تووشی کێشەی گەورەیەەکە بۆیە خۆشەویستەکانم هەستکردن بە ئازار نیعمەتێکی گەورەیە بۆیە خوای گەورە لە هەموو پنتێکی ئینسانە تەنانەت لە قژیشدا ئازاری بۆ دروست کردووی بەس لە شافتەکەیانە بێ بۆ چونکە ئەگەر وا بواە باید بەردەوام چوو بینایەتە لای هەر دەلاکێ سەرمان چا کردایە ئەبواە کامل ئەلێرە بەنجمان کردایە هەتاوەکو بتوانین دووم و ببڕین چکە هەمووی دەماری تیا بوو بەڵام خوای گەورە لەم بۆکانە دروستی نەکردووە بەس لە ڕەگی بۆکانە دروستی کردووە مویە هەڵکەنە دانە چی لێت چەند مویە هەڵکەنە بۆچی بۆی کە هەستی پێ بکەی کێکی ڕیشە ڕاکێشێ کێکی قژە ڕاکێشێ کە مویەکت بەلایەکە ئەڕوات ئینسانێک سەر هەستی پێکە بۆیە خوای گەورە ئەم هەستەوەرانی بە تایبەتی هەستی ئازاری لە هەموو پنتێکی ئینسانە لە هەموو شوێنێکی ئینسانە بۆچی بۆی کە ئەمە جیازی ئینزارم ئێستاکەنا مۆبایلەکەت پێت دەڵێ فڵان موعیدت هەیە هەستە لە خەو نوێژی بەیانیە کاتی دەرسەکەتە کاتی مەکتەبە کاتی دەوامە تۆ حەزە لێی نییە خەڵەسی بە ئاسانی مۆبایلەکە و کپەکەیت ئەلارمەکەتە ژوێنیتەوە ئیشێکی باشت کرد بۆ چکە تۆ حەزی لە خەوە بەڵام ئەم ئیزعاجتەکان نایاڵێ بخەبی بۆیە جەرەسی خەبەرکەرەوە دایمە ئیزعاجە ئەمەی کە سەرنجیش بۆ شوێنێک ڕاکێشێ یعنی بە زمانی حاڵ پێتەڵێ بڕۆ خەمێکی خۆ بخۆ ئیسراحەت و پادانەوە بۆ تۆ بێهودەیە تۆ نەخۆشیت باوکە جان ئەگەر یاریچەیەکی باسکە لە کاتێکا ویستیان یاری بکە و بە زۆر یاری پێ بکەن دکتۆرێکیان هێناوتیان دکتۆرجان پێویستمان بەم یاری چیەیە بەڵێ زانی پاژنەی قاچی تەواو نییە بەڵام پێویستمان پێیەتی لەم یاریە بەنجێکی بۆ بەکارهێنا مارکەین ئەو شوێنەی بەنج کرد بۆی کە ئازاری نییە دوای وەختێکیان زانی دوای یاریەکە لە سێ شوێنەوە قاچی شکاوە ئەو قاچی شکا جارێکی دە نەیتوانی بچێتەوە ناو گۆڕەپان کۆتایی بە ژیانی وەرزشی هات لەبەرەوە بزانە چەند نیعمەتێکی گەورەیە لە کاتێکا تۆ ئازارت هەیە هەست بە شکانێکەکەیت هەست بە ناڕەحەتیەکەکەی هەست بە دەرزیەکەکەی هەست بە نینۆکێک دەکەیت ئەگەر وانە بواە هەستمان بۆ نەکردایە تخوا سێریکی ناودەم بۆ بکەم بزان نەسوتاوە تخوا بزانن دانم ئیلتیابی نەکردووە بزانم کولۆر نییە بزانم شیتیا بەجێ نەماوە بزانم ناودەم دەرکی پیانە چوە و ڕۆژە ماسیم خوارد خوا عافێتە بێ بەردەوام ئەبواە لە چێکا بوویتایە بۆ ئەبواە دکتۆرێکی پشکنین چۆن پشکنینی عام بۆ خۆتەکەیت کە ئەم گێچە و نەبوایە بەردەوام ئەبواە بە دوای دکتۆری و بووتە یان لە کامەرەیە خۆ باە خۆ بسوڕەنایەتەوە بەڕووتی بزانێت چی لە لاشەتا هەیە چی ئیزعاج دەکات ئەم ئازارە نەک هەر لە شوێنەکانە لە جومگەتا هەیە بۆچی لە جومگەتا هەیە چکە گەروانە بۆی ئەسکەکان یەکتریان نەخوارد پێتەڵێ بۆستە تو ئازارت هەیە ئەبێ زۆر نەڕۆیت بۆ چکە ئەو دوو ئێسکە لە سەرێک ئەخشێن بڕۆ چارەسەرێکی خۆ بکە هەر کاتێک ئازارێکی ڕێخۆڵە چۆرە دنیا و لێتێکەیە بەرچاو ڕەشەکە بۆ پێتەڵێ پێشەوی بتەقێ تەواری دکتۆر نەشتەرگەری عیلاج بڕۆ زوو چارەسەری خۆ بکە کاتی خۆی پیانەوت وەڵا لێی هاتووە یعنی ئازاری لێ هاتووە ترێن خوا ڕەحمی پێ بکە یعنی ئەمرێ بۆ چکە ئازارەکەی لێ ئەهات بە چارەسەری نەبوو ئێستا الحەمدولە چارەسەری هەیە ئەی من چۆن بزانم کە نەخۆشم تا هەمومان ئەو کاتا وایە هەمومان ڕۆژان لای دکتۆر بووین هەیە ئەو شتانەی کە ئازاری نییە زۆر ترس ناکەن نەخۆشی بە لای ئەمەڵێکا دکتۆرچانە ها شانم بلم ئەهامە بکەم ئەمانە ئەلیم باوکو ژن تۆ بۆچی ترسیاڵە وڵات دراوسەکەمان جەناب عەمەلیاتە بۆ کرد سەرەتانی مەمکی هەبوو ئەی باوکو ژن چ پێندی بتەوە هەیە ئێ خۆمە بە هەوا ناگوێزرێتەوە ئەلێ بەخوا دکتۆر جامیش ئازارم هەیە ئەترسم
نا پێڵین لە سەدا 90 سەرەتان بۆ خۆی ئازاری نییە. لەبەرەوە قەت لە ئازار مەترسن بۆ سەرەتان. شان و ملی مێشێ غودەم هەیە، ئەوم یەشێ قژم مێشێ، سەرم مێشێ، ئەمانە هیچی نەخۆشی نین. ئینسانیش نابێ ئەو نەشەکوا بکە، بەردەوام هەردەمی بەوە بێ وەڵا بێتاقەتم، وەڵا ناڕەحەتم، وەڵا ئازارم هەیە، وەڵا ئینەما ئەشکو بەثی وحوزنی ئیلە الله. ئینسانە بێ شەکواکەی بۆ خوای گەورە بێ. هەر شوێنێکی یەشا و ڕاکە بۆ دکتۆر، هەر شوێنێکی یەشا دنیا تێبگەێنێ. بۆیە لە سەرانسەری دنیاە ساڵانە مەلاین ملیارات دۆلار ئەدرێ بەس بە عیلاجی ئازار، بۆ چونکە ئینسانەکان تحملی ئازار ناکەن، بە تایبەتی ئەوانەی کە ئازاری مزمینیان هەیە، بەردەوام لەسەر عیلاجەژین. خوای گەورە پەنامان بە. بۆیە ئەبێ ئینسان ئاگای لەمە بێ کە ئەم ئازارە پێتەڵێ لە شوێنی خۆ زۆر مەجوڵە، بە تایبەتی ئەگەر ئازارەکە مزمین بێ، تۆ ئەگەر زۆر بجوڵی زەرەرە پێگەێنێ. تۆ بەڕێگەیەکە ڕووی ڕفەقانی شەر ئەڕۆن، تۆ لە پڕێکاڵی وەڵای من سنگم مێشێ، کاچی بەلای دکتۆر کە سێرێکی تۆ زەبحەو هەیە، ئەڵێ بە قەستەرەوە بۆ بکەین، خوێنی تەواو ناچێ بۆ دڵەکانت. ئەگەر بەم شێوەیە بەردەوام بیت، سنگت نەیەشێ، تووشی ژەڵتابی، چونکە ئەو بەشەی دڵ خوێنی بۆ ناچێ. بۆیە مەفروزە ئازاری بێ بۆ ئیکە بۆسی لە شوێنی خۆتە. تەنانەت ئازارێکی بەسیتی وەکو شتێکە پەڕێتە قورگت، ئەگەر نەکۆکیت چی ڕۆیە؟ ئەوەی کە چووە جسمێکی غەریبە، ئیلتیهابێکە، دەردراوێکە لە ناو قوڕکدا، هەموو یەکێ بۆ سیەکانت، بەس ئەبێ خۆی بەدەست ئیلتیهابی سیەکانتەوە، چکە بۆ هیچ شتێک نییە بۆی دەرپەڕێنێتە دەرەوە. بۆیە بێ زوو فریای خۆکە بیت، کۆکەیەکی بەسیت لە دەرد و بەڵا و مصیبەت دەکۆڵ دەکاتەوە. لەوانەیە حتا پژمش بەنسبەت ئەمە ناخۆش بێ، بەڵام نیعمەتێکی خوایە کە پێی بەخشیوین. ئەو هەموو میکرۆب و ئەو هەموو تەنە، ئەو هەموو جسمە غەریبە بەیەک جارەکەیتە دەرەوە. بۆیە بەڕێزەکانم، خوای گەورە کە ئازاری بۆ ئینسان داناوە، تەنانەت زۆر جارە چیتە بەردەمی دکتۆرەکەش، دکتۆرەکە سێرەکە ئەڵە وەڵاهی دانەکانە عیبینی، ئەڵە وەڵای دکتۆر جەنەها من نەزانم ئەویان دەست خەسەری ئەویان یێشێ، کە ناسی دوودانەکە بۆ کێشەیەکە پەنجە نەخەیتە سەری. ئەبێ ڕێک بزانێ ئەو دانەیە ئازاری هەیە. چە سیرێکات ئەڵێ دەبڕۆ ئەشیعەیەکم بۆ بگرە، وەڵاهی ڕاستەکەی ئەوە زین لە ژێرەوە کیسی کردووە، ئیلتیهابی کردووە، یاین تەنانەت بە چاوی تەبیعیش نابێنرێ. پێشەوەی کە باتە دانەکانی تر، پێشەوەی کێشەکە و لا گەورە بێ، یەکسەر سوپان هەستی پێکی، ئەڵێ دکتۆر جان وەڵای هێستەکەم کەنانە خۆم مەعیدەم تاوا نییە. جا بەداخەوە چونکە ستمی خواردنمان تاوا نییە، هەر هەمومان مەعیدەمان تاوا نییە. تخوا ئەوەی کە مەعیدی تاوا دەست بەرز کاتەوە، ڕەحمەتی خواتان لێبێ. نەموت کەس منەزانم ئەگەر ئەو قورحی مەعیدێ ئاگات دێنە بێ، لەوانەیە ڕۆژە بتەقێ، یەکە تەقی بەناو سکتا بڵاو بێتەوە، چکە جۆگەی هەرز بۆ دروست کراوە شتێکی قەپات بێ. ئەگەر بەردێ لە گورچیلە تا بێ، هەستی پێنەکەی، ڕێڕەوی گورچیلەشی گرت بێ، خۆشە ئیمالکەیت، وەختێک زانی کە ئەچی بۆ لای دکتۆر فەحسە بووەکە، ئەڵێ کاکە تۆ زانی گورچیلەی لە ڕاستی ئیش ناکە، بۆ دکتۆر خۆ من عیبم نییە. ئەڵێ نا، بەردی ڕێڕەوەکەی گرتووە، چارەسەرە نەکردووە، ساکەنە گورچیلەت بۆ بە یەک کیس لە میس کەڵکی نەماوە بفڕێ بیت. یعنی سەم نییە گورچیلەم هەیە، بەڵێ ئەگەر لە گورچیلەکەی تر بنجە دکتۆر جان چۆن ئاگام لێی بێ؟ وەڵڵا جاوەکەیفی خۆتا بێ، هەموو مانگە بی فحسکەیت، هەموو 6 مانگە بی فحسکەیت، ئەمەش ناکرێ. بۆیە خوای گەورە لە هەموو لاشەی من و تۆیە خۆشەویستەکان حاسەیەکی داناوە بۆ ئەوەی کە وریا بیت، بە ئاگا بیت، شوێنێکی یەشا زوو بچی خەمی بخۆیت. ئەڵێ وەڵا دکتۆر جان بۆیە زوو هاتم، وتم باش تەکە لێم پیز نەکە. ئەم قسێتە حەدێ تەواوە، بۆی لەم خراب نەکە، وتم با بزانم چیمە، خەمێکی خۆم بخۆم زوو. بۆیە ئەو کەسانەی کە ئازاریان هەیە، بە تایبەتی ئازارێک کە لە کتوپڕا ڕوەدا، نەک ئازارێکی مزمین، کابرا وەڵای دکتۆر جان بەخوا دایمە پشتم مێشێ و یا تەقاچم و کورە بەخوا سەرم مێشێ و کورە شان و ملی مێشێ و کورە پێم مێشێ و جا من پێڵم نەخۆشی سەر و پێ، لە پێ یێشێ حتا سەری، ئەلەم باشە قیناوە ئەمانە وێشێ چوو ساغە چوو ساخ. دی باوکو جان تۆ نازانی ئەم ئازارە تاوان هەڵەوەرێنێ. پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم فرمي أشد الناس بلاء الأنبياء ثم الأمثل فالأمثل يبتلى المرء على حسب دينه. فرمي أجر باشترين خلقك زورتين تاقیکردنەوەی هەیە. تۆ زانیت پێغەمبەران زۆرترین. دایک عایشە فەرمێ پێغەمبەری خوا وای سەرم، پێغەمبەری خوا فەرمێ من وای سەرم، فەرمێ ئازاری من 2 قاتی ئازاری ئێوەیە.
باشە خۆمە خۆشەویستی خوا نەبوو بەڵێ بەڵام خی گەورەیە پاکمان کاتەوە بۆیە ئازاری گیان کێشانە بینی لە هەموو ئازارەکان بە قوتر و ناڕەحەتترە بۆی کە ئینسان کە چوە بەردەمی خی گەورە بە پاکی بچێ ئەگە ئازارێ نەچێژیت ناڕەحەت نەبیت بێتاقەت نەبیت دووجار نەڕشێتەوە عملیاتێ نەکەیت دووجار فەحز نەکەی دووجار دەرزی پیانە چێ ئەی بەتەمای چی بەتەمای بەچی لێو خۆش بێ خی گەورە لەبەرەوە بێ ئەم ئیبتیلایانە هەبێ بۆی کە دەرەجەی ئینسان بەرز بێتەوە حتا ئەو ئازاری کە لە نەفسی و ئینسان تووشێ بێ ئەو ئازارش بۆ خۆی سوودی هەیە ئینسان کە ئازارێکی دەرونیە بێ خەفەتی لێخوا بخۆی ئاچێتەوە مراجعەیە کات ئەبینێت بەبوونی جگەرەوە بەبوونی نێرگەلەوە بەبوونی دەرمانی مخەدیرەوە تووشی کۆمەڵە مراجعەیەکی خۆیەکە ماوەیە داهانیشێ ئینجا بەخۆی ئاچێتەوە مشکلەکەی چارەسەرەکە پێشەوەی کە لی بکا بە دەرد و سەرەتان لە قۆناغی تەنها ئازارە فریای خۆیەکەوێت چارەسەری خۆیەکە بۆیە بەڕێزەکانم بۆیە خی گەورە فەرمێ ومن يؤمن بالله يهدي قلبه ئەمە واکە ئینسان لە خوا نزیکتر بێ باشتر بێ ومن يؤمن بالله يهدى قلبه الله ئەوەی کە ئیمان بەخوا بێنێ بزانێ ئەمە قەدەرە هاتوۆتە پێش سەبری لەسەر بگرێ ئەبوایە وا بواە زۆر بەدوایە نەچێت و خەفەتی لێ بخوا و خۆی بێنێت و خۆی بەرێت و وای هاوار کاو دنیا چکە ئینسانەکانیش لە دەرەنجامی ئازارە جیاوازن پێی کابرا فیشێکی پێوەیە زۆر بەلایە و تەبیعیە هەیە دەرزێکشی پێاکەی وای دنیا و خستخانەیەتە سەرێ ئەمە چی باوکو کورد باوکوژان خوێنێ لێ سەحبەکەم بە قوربانی چاو کوی دەرزیەکە لێیە ئەبێ دنیا پێی بزانێ کە ئەم نەخۆشە بۆیە بینی تەحملیشمان بۆ ئازارەکانمان وەکو یەک نییە کەسێکە بەهێزە بەقووەتە ئیمانی پتەوە دەرونیەن زاڵە ئەبینی جوێی لە ئازار نییە وڵێ وەڵا دکتۆر گیان بەنجیشم مەکە و لێشی کەرەوە ئەو نەبێ منێت خەڵکێکەیە فعلەن وایە بەڵێ ئازاری هەیە بەس تەحملی ئازارەکە خەڵکێکەیە بە ئیمانە ئەبینیت لاشەی ئەنجنەکری ئامادەنی ئەترافکە ئامادەنیە لە دینەکەی هەڵگەڕێتەوە ئامادەنیە تەنەزول کات دە ڕۆژە بە برسێتی لە سەنگەرێکە ئامادە نییە توش هەڵکات ئازاری برسێتی و ئازاری توێنێتی و ئازاری سەرما و ئازاری گەرما مانە هەمووی ئازارن بەڵام چونکە ئیمانەکەی زاڵە لاشەی ئەبەمە تەغزیەی هەموویە کات ئەڵێ مسەکینە هیچ کاتی هەست بەمانە ناکە وی بینی زاڵە بەسەر ئازارەکەیە بۆی بینی کاوچاکان شەکوایان کەمە یاخود نیانە مەگە زۆریان بۆ بێ ئەڵێ دکتۆرژیان بەخوا دەمێکیشەوە بەسەر ئیهمالم کردووە حەزم نەکردو بێم بۆ لای دکتۆر هەر داوام لەخوا کردووە و بە ئەجر و پاداشیشم زانیوە بۆیە خۆشەویستەکانم ومن يؤمن بالله يهدى قلبه گرنگ ئەوەیە دڵ ئارام بێ هەیە تەنها پەنجەی یەشێ ئیلتیابێکی کردووە هەتا بەیانی خەوی لێ ناکەوێت ئەڵێ بچی بێ لێکی یاتەوە مشکلی هەیە بۆ چکە خەلەکە لێرانەیە بۆیە بینیت ئازار یەکێکە لە بیرخەرەوەکانی قیامەت ئاخوای گەورە فەرمێ ئینا جعلناها تذکرة ومتاعا للمقوین ئازار بیرخەرەوەیە ئەگە بە ئینسانێکمان بووتایە ئەزانی لە جەهەنەمە ئازارە چێژی ئەی ئازار چییە؟ ئەدەی بۆت سپەین ئازار چییە؟ داسە من نازانم ئازار چییە پێوەزان کەس زانی ئازار چییە کەس نازانێت لەبەرەوە ئەنگلیزەڵێ no pain no gain فەرمی ئەگە ئازارە نەبوو دەستکەوتیشە نابێ قسەیەکی جوانە بۆ یەک ئینسان ئەگە تەنها دەستکەوتی ئازارمان ئەوە بێ کە خۆمان لە ئازار و ناڕەحەتی و سزای قیامەت پارێزین وازام گرەوکەمان بردوێتەوە بۆیە خۆشەویستەکانم ئازار نیعمەتێکە خی گەورە ئەی بەخشێ نایدا بەسەر کەسە بار نییە کە هات بڵێن خوای هەرچی لای تۆ بوو پێی رازین دڵمان پێی خۆشە وەکو نیعمەت سەیرەکەین و پێی رازین و دڵنیاین کە حیکمەتی ذاتی جەلە جەلالوه لە بیرکردنەوەی ئێمە دەتەسکی برکردنەوەی ئێمە زۆر زۆر زیاترە بۆیە هەموو ئەوەی کە تووشی ئینسانە بێت دڵنیا بە جۆرێکە لە نیعمەت نەکو نقمەت والسلام عليكم ورحمة الله وبركاته ومسؤولياتي شي لسرها هروا غلطانية
ولا تقف ما ليس لك به علم إن السمع والبصر والفؤاد كل أولئك كان عنه مسؤولا